و بەڕاستی ئەم بەشە لە ئۆپۆزیسیۆن جزیەوانە بوون کە دۆڕان ئەمانە لەبەر سیاسی و لە جامعی ئێرانە مورد نفرەت قەراریانگرت و هیچ وەخت ئەو کارە قیزەونە و غیرە شەرافەتمەندانە و زد ئینسانیە کە ئەم ئۆپۆزیسیۆنە کردی لە خاتر ناچێتەوە. لەم جەنایەتە ئەوان شەریک بوون لەگەڵ ئیسرائیل و ئەمریکا وەک نیروی ئەوان، دەنچە ئەمانە دۆڕان، ئەمانە مۆقعیت جارانیان تەوەهمات پیانشکا و بەڕاستی خۆشیان ئیسە فکرەکەم دووچار دەپرشن شەدیدێ سیاسیە بن، بە ئومیدیان نەگەیشتن، بە ئارزویان نەگەیشتن و بە تایبەتەن پرۆسەی سۆڵح بە هەر جۆرێک گارێ شەڕ نەکریە، شەڕ لەسەر منتەقە و خەڵک منتەقە و دنیا بەڕاستی کە لەم شەڕە ناڕازیە لابریە ئەمان ئایندێ خاسیان تەبیعەتەن نەخۆیان تەسەوریەکەن و جارێتر شکست و بۆمبەست و ئەوانە لەگەڵی ڕوبەڕوون. چی لەگەڵم معجزەکە نازانم، بەڵام یەکشت مسلەمە مردم ئێران و ئەکسەریەتێ لە ئەقل لە مردم ئێرانەوە کە لەم دەورە لە ژێر بۆمباران و ئەم وەزیەتیان کەشت ئەمانە وەک کەس زد ئینسان شەڕا تەرەفدار لامەی شەڕەکە و بمباران و کوشتار بوون چاویان لێکردێ، هەرەوەشیان کردە، حەقیانەیە هەروایش چاویان لێکردێ، هەرەوەشە.